بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە زنجیرە باسی ڕوونتردا بابەتی ئەمجارەمان لەژێر ناونیشانی زانایانی ئیسلام و دید و تێڕوانین و هەڵوێستمان بەرامبەریان. مامۆستایانی ئاینی زانایانی پێشەوای ئیسلام هەمیشە لە کۆمەڵگەی کوردەواریدا و لە جیهانی ئیسلام بەگشتیدا جێگەی ڕێز و تەقدیری موسڵمانان بوون. هەر شوێنێک و هەر ئاوەدانیەک دەبینی کاتێک کە مزگەوتێکی هەبووە لە مێژووی کوردەواری خۆماندا، مێژووی کۆن و نوێ لە هاتنی ئیسلامەوە تا ئێستا، تا دەگاتە شارێک و شارۆچکەیەک مزگەوتی هەبووە. لەگەڵ مزگەوتە مامۆستایەکی بەڕێزی ئاینی تیا هەبووە. لە پاڵی مزگەوتەکەدا حوجرە و فەقێ و دەرس و دەور هەبووە. مزگەوتەکان کاتێک کە زانکۆکانی ئەم سەردەمەی ئێستا بوون و حوجرەی فەقێکان پێگەیاندنی وەکو زانکۆ دەوریان بینیوە، زانایانی ئیسلام جگە لەوەی وتاربێژ و پێشنوێژ بوون، مامۆستایەکی زانکۆکانی ئەو سەردەمە و ئێستاش بوون. بۆیە زانایانی ئیسلام خوای پەروەردگار ڕێزی لێناون، دەفەرمێ شەهید الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط. بۆ تاکو تەنهایی پەروەردگار خوا خۆی شاهیدیە داوە، خوا شاهیدی داوە بۆ خۆی کە تاکو تەنها و بێشەریکە. مەلایکەتی خوا شاهیدیان داوە، خوا دەفەرمێت زانایانی ئیسلامیش زانایانی شاهیدیان داوە کە خوا تاکو تەنها و بێشەریک و دادپەروەرە، کەواتە خوای پەروەردگار لەگەڵ خۆیدا لەگەڵ مەلایکەتەکاندا ناوی عولەمانی ئیسلامیشی هێناوە. ئەوە جێگەی ڕێزە. لە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتووە کە وەکو لە سونەنی ئیبن ماجەدا بە سەنەدێکی حەسەن دەفەرمێ یەشفع یوم القیامة ثلاثة. لە ڕۆژی قیامەتە سێ کەس سێ چین شەفاعەت دەکەن، واتە تکا دەکەن لای خوا بۆ کەسانی تر، ئەڵێ خوایە لەبەر خاتری من لە فڵان کەسیش خۆش بە. خوای گەورەش تکاکەیان وەردەگرێ. ئەلئەنبیا پێغەمبەران سەرجەم هەموو پێغەمبەرێک شەفاعەتی هەیە. ثم العلماء دوای ئەوە زانایانی بەڕێزی ئیسلام تکایان وەردەگیرێ لای خوا شەفاعەت دەکەن بۆ کەسانی خۆشەویست و دەوروبەریان. ثم الشهداء ئەمجا شەهیدەکانیش تکا و شەفاعەت دەکەن بۆ کەسانی خۆشەویستی دەوروبەریان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێک ڕێگەی زانست بگرێ خوای گەورە ڕێگای بەهەشتی بۆ ئاسان دەکات. سێپ لە بۆ زانان لەم فەرموویدایەت دیاری دەکات، دەفەرمێ إن العالم يستغفر له من في السماء ومن في الأرض حتى الحيتان في الماء. زانایان داوای لێخۆشبوونی بۆ دەکەن ئەوەی لە ئاسمان و ئەوەی لە زەویدایە، حتا ماسی و حوتی ناو دەریاکان. چونکە بەهۆی زانایانەوە خەڵک ڕێزی ژینگە دەگرێ، ئازاری باڵندە نادا، ئازاری خشۆک نادا، بیستویەتی ئەمە گوناحە، ئەمە حەڵاڵە، ئەوە حەرامە. تەنانەت ئازاری ماسیەکی ناو دەریا نادا. ئێمە بڵین بە تێنتی ماسی کوشتن شتێکی خراپە، تاوانە، کارەبای لێدەی گوناحە، ئەبێ بە تۆڕ ڕاو بیکەی، بە کاتەکەی دیاری کراوە بێ. ڕاوکردن قەدەغە و حرامە لە سنووری دیاریکراوی خۆیدا نەبێ. ئەمە چێ فێری خەڵکی دەکات؟ زانانی ئیسلام. بۆیە ئەو دەعبانەش دەحەسێنەوە، دەڵێن یا ڕەبی خوا لەو عالمە ئیسلامە خۆش بی، لەو زانای ئیسلامە خۆش بی. دووەمیان وفضل العالم على العابد كفضل القمر على سائر الكواكب. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی مانگی شەوی چواردە لەگەڵ ئەستێرەکانە چەنی فەرقە؟ زانایانیش بەرامبەر بە خەڵکی خواناسی کە خۆیان یەکلا کردوێتەوە بۆ خواپەرستی، بەڵام زانانین ئەوەندەیان فەرقە. لەم فەرمودەیەوە سیرکەین. تۆ دەتوانین لە شەوێکی مانگە شەوە بە ئیسراحەتی خۆت ڕێگا ببڕی و بڕۆی. جاران کاروانچیەکان ئەوانەی وەکو جەنابتان تەمەنێکیان هەبێ و سەفەری کردبێت لە مانگە شەو فرسەتیان بینیەوە بە ڕێگادا ڕۆیشتون. بەڵام ئایا شەوێک کە مانگە شەو نەبێ بە ملیۆن ئەستێرە بە ئاسمانەوەی هەمووی جوانە، هەمووی پڕشنگدارە، بەڵام ئایا تۆ دەتوانی بەرپێی خۆت بینی؟ نەخێر. عابیدیش جوانە، عابیدی خواناسێک کە لە شوێنێکە مامسۆفی دەروێش تەسبیحاتی خوا دەکات، جوانە وەک ئەستێرەی ئاسمان دەدرەوشێتەوە، بەڵام بەو ملیۆن ئەستێرەیە بەقەدەر مانگێکی شەوی چواردەیان تێنابێ. عالم دەتوانێت ڕێگەی خەڵکی ڕۆشن کاتەوە، بەڵام عابید وەک ئەستێرەکە بەس بۆ خۆی جوانە، ڕووناچەکەی بەشی خەڵک ناکە. سێمیان إن العلماء ورثة الأنبياء. علماء زانایانی ئیسلام پێشەوانی ئیسلام میراتگری پێغەمبەرانن. إن الأنبياء لم يورثوا دينارا ولا درهما. پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ کە مردن دنیایان لە پاش بەجێ نەما.
پێغەمبەری ئێمە کەمر هیچی لە پاش بەجێ نەما زەویەکی لە پاش بەجێ نەما دینار و درهەمێکی نەبوو هەموو پێغەمبەرانی ژوە إنما أوتوا العلم أو ميراتي بيغمبران ومايوا زانستك بو فمن أخذه أخذ بحظ وافر أو كسيب زان بشي بيغمبراني بركويا بختي هرق وريها أم حديث شبه من الله أي زاناني إسلام إيوش خوتا مفروشن بمالي دنيا چونك إيو ميراتي كي زور قورتان دستكوتوا كميراتي بيغمبرانا بۆیە زانایانی ئیسلام نابێ نە لە پێناوی پۆستە نە لە پێناوی پارەدا نە لە پێناوی خانوودا نە لە پێناوی دۆلارە قەت نابێ ئەو مینبەری خۆیان بە هیچ شتێک بفرۆشن چونکە ئەو میراتی بۆ ئێمە ماوەتەوە میراتی پێغەمبەرە لە هەموو شتێک گەورەترە ئەخەذ بحەظ وافر پێغەمبەر دەفەرمێ زانایانی ئیسلام بەشی ئێوە لە هەموو کەس دەوڵەمەندترن ئێوە بەشەکەی ئێوە لە هەموو کەس گەورەترە مەیگۆڕنەوە بەشتی تر مەیگۆڕنەوە بەشتی دنیایی دنیاتان بوێ بەڵام مەیفرۆشن دینەکەی پێ مەفرۆشن ئەم فرمودەیە کە خوێنمەوە ئیمام موسلیم و ئەحمەد و ڕیواتیان کردۆ شێخ ئەلبانیش لە سیلسلەی حەدیث صحیحەدا بە ژمارە فرمودەی 3024 دەفەرمێ حەسەنە ڕوونتر لەبارەی زانایانەوە بدوین یەکەمیان دەبێت ڕێزیان لێ بگرین چونکە مامۆستایانی ئاینی پێشەوانی مزگەوت مامۆستایانی مێزەرسپی لەگەڵ ئێمەی میلەتن ما قبل المهد إلى ما بعد اللحد هێشتا دایک و باوکی ئێمەیان نەبووین کە بە حەڵاڵی دایک و باوکمانیان لە یەک ماری بڕیوە مەلا لەو شوێنەوە لەگەڵمانە کە دایک و باوکمانی مارە کردو بە شەرعی خوا بەیەکی گەیاندون ئەو ڕۆژەش کە دەمرین هەتا دەمانخاتە ناو قەبرەکەەوە لە نوێژمان لەسەر دەکات لەسەر قەبرەکەش ئامۆژگاری خێر و دوعای خێرمان بۆ دەکات بۆیە واجبە هەر کەسێ ئەهلی ڕێز بێ ڕێز لە مامۆستایانی بە ڕێزی ئاینی بگرێ ڕێزی خۆی پێی زیاد دەبێ پیاوانی بە ڕێزی وەکو جەنابتان و ئەهلی مزگەوت جاران لە بیرمان ئەگە فەقەیەک بە شوێنەکە بڕۆیشتایە ئەو مام حاجی ڕیشسپی و ئەو پیاوە بە ڕێزانە هەموو لەبەری هەڵدەستان ئەو منداڵە دەیانگوی وە قورئان لە سنگایەتی مادام قورئان خوێنە با فەقەیەکیش بێ دەبێت لەبەری هەستی با ئەو هەستەمان ئینشاءالله بەرامبەر بە زانایانی ئیسلام لەبەر خوا بمێنێ واجبە ڕێزیان لێ بگرین چونکە ئەوان لە خزمەتی ئێمەدا بوون دووەمیان زانایانی ئیسلام مرۆڤن وا تەماشا نابێ وا تەماشا بکرێن کە مەعسوومن لە گوناه كل بني آدم خطاء پیغمبر دفرمي غيري پیغمبرين لدرجه همو نوي آدم قابلي هلايا همو نوي آدم دايما مستای آینی ما مستای برزی مزگەوت ئیمام و تاربێش دەرزبێش هەر بە شەرەیاننا هەر بەنی ئادەمە کەواتە دەکرێت تووشی هەڵەت بێ نابێ مەلایەک بە چای مەعسوومیەت سەیری بکرێ وا بزانی مەلا پێغەمبەرە قەت نابێ جارێک برادەرێک بەم وتی وڵای مامۆستا گلەیەکم لە تۆ هەیە گوتم چییە وتی وڵای لە نوێژ ئەنجام لێوە باوێشکێکت داوە کاکە وەڵای منیش وەک تۆ ماندوو دەبم بێتاقەت دەبم باوێشکیش دەدەم خۆم پێغەمبەر نیم منیش وەک تۆ مرۆڤم تۆ قەت نەبوو لە نوێژا باوێشکێک بێتێ بەرە وەڵا بەڵام دەبوو تۆ باوێشکن نایە گوتم تۆ هەڵەکە لەوەدایە تۆ منت بە مرۆڤ نەزانی منیش وەک تۆ ئینسانم ئەوەی لە تۆ ڕوودەدا لە منیش ڕوودەدا بۆیە نابێ مامۆستایانی ئاینی وا سەیرکەین کە فریشتەن کە پێغەمبەرن نەخێر وەک تۆ ئینسانن ويا سعيد كريم السيد فرميه ليس من شريف ولا عالم ولا ذي فضل إلا وفيه عيب هر کەسێ دەڵی زۆر ڕێک و پێکە زۆر ناودارە زۆر مەلایەکی چاکە زۆر زانایە إلا عیبێکی هەر هەیە ولكن من الناس من لا ينبغي أن تذكر عيوبه بلام كسانك پێویست ناکە عیبەکانیان گەورەکەین فمن كان فضله أكثر من نقصه وهب نقصه لفضله هر کەسێ چاکەی زۆر زیاتر بوو لە خراپەکانی دەبەخشین بە چاکەکانی ئەمە دیدی توێ ڕوانی زانایەکی بەڕێزی وەکو سەعیدی کوڕی موسەیەبە بۆ ئەهلی عیلم إمام ابن القيم رحمة الله عليه بعد مفتاح دار السعادة لمجلد يقلا بريسة وحفتة وششة فرمي قاعدة شرعي وحكمة أويا هر كسي تشاكي زور تربو لخرابي أبيت خرابة كاني دابوشين ليلة تبقى ندين بلاوي نكين أو داوي يبقين خوالي خوش به چونك أوانا تشاكيان بو خلق زورا دفر من نمونەی وەکو ئاوی قولەتێن وایە ئەو کە قولەتێن بۆ پیسیشی تێکەی هەڵی ناگرێت بەڵام ئاوی کەم بە پیسی پیس دەبێت زانانی ئیسلامیش لەبەر ئەو هەموو خزمەتەی کە کردویانە ئەگە هەڵەیەکشیان لێ بڕووبدا ئەبێت چاویان لێ پۆشین و هەڵەکەیان لێ گەورە نەکەین سێمیان نابێ وابزانین مامۆستای ئاینی هەژار و کوزۆڵ و شڕۆڵ و چڵکن و ئەوانە بێ نابێ مامۆستا معاملە بکە نابێ مامۆستا دەوڵەمەند بێ مامۆستا نابێ سارەی چاکیە بێ نابێ خانووی باشیە بێ نابێ بچێتە مەطعەم نابێ بچێتە چاخانە نابێ بچێتە پارک و نابێ بچێتە سەیران و چۆن مەلا دەبێ بچەوانە بکە ئەوە تێگەیشتنێکی هەڵەیە بۆ مامۆستای ئاینی کاتی خۆی ئەعرابەکان نەفامەکان دەیانگوت لە ڕوویەوە مالی هذا الرسول يأكل الطعام ويمشي في الأسواق دەیانگوت ئەوە چییە ئەو پێغەمبەرە کەچی خۆ خواردن دەخوا ئەو دانیشتوە کام خواردنی باشە و پێغەمبەرە دەیخوا ئەوە چییە دەچێتە بازار شت دەکڕێ معاملە دەکات چۆن دەبێ وا بێ
خوا لە قورئانە دەفەرمێ وا مەزان حتا پێغەمبەران یەمشی بە بەردەوامی دێن دەڕۆن دەچنە بازاڕ شتیان پێیە شت دەکڕن شت دەفرۆشن مامەڵە دەکەن بازرگانی دەکەن ئەوێ ئاسایی بێ بەلاتەوە جاگە پێغەمبەران وابن ئەی زانایانی ئیسلام کار خەڵکێکی سادەن و تۆزی عیلمیان زێر خەڵک زیاتر پێیە چۆن ئەبێ سیر بکرێن ئیمامی مالیک 40 ساڵ پێشەوا بووە لە مزگەوتی پێغەمبەرە ئیمام و خەتیب بووە جوانترین جلوبەرگ و خۆشترین بۆنی پێوە بۆ دایما ئیمام ئەبوو حەنیفە بازرگانێکی گەورە بووە یعنی ئیمام ئەبوو حەنیفە کە لەم هەولێر و کوردستانەدا بووە گەورەترین بازرگانی ئەم شارە بووە ئەوەندە دەوڵەمەند بووە دایما هەر شتێ هاتوێتە وڵاتەوە لە ڕێی ئەوە بازرگانی کراوە ئیمام ئەبوو حەنیفەش هەمومان دەزانین چ زانایەکی گەورەیە سەرمەسهەبێکی گەورەیە قانون زۆربەی لە فیقی ئەوە وەرگیراوە محەممەدی کوڕی سیرین ئیبن سیرین مەلایەکی گەورە بووە بازرگان بووە لە بازرگانیە شکستی هێناوە خراوەتە زیندانەوە بە هەزاران تەنەکە ڕۆنی کڕی بوو تەن ڕۆنی کڕی بوو دوایی لە جەواهینی گەورەدا بۆ کوپەی گەورەدا دەیان کرد دەشوشەوە دەفرۆشرا لە ناو یەکێکیاندا بینی مشکێک تۆپیوە دوو لەڕتان جرجێک تۆپیوە وتی ئەوەم پیس بووە هەر هەموو ڕۆنەکەی ڕشت وتی نازانین بەرکام شوشەیان کەوتووە هەمووی پیسە عەمبارەکە ئەو مادە پیسەی نەدایە خەڵک بازرگانێکی گەورە بوو هەموو ماڵەکەش لەسەری حیساب بوو خاوەن ماڵ هاتنە سەری دادگا گرتی پۆلیس بانگی کرد ئێستا لە ئێمە پۆلیس مەلایەک بانکە و حاکم ئەمری گرتنی بدا و بچێتە زیندانەوە چی فەیسبووکی دنیا لە سەری دەنووسێ ئەو زەمانە خەڵک لە دین تێگەیشت بوو وان نەکرد خەڵک زۆر بەلایەوە ئاسی بوو مەلایەکی گەورە ئیمام و خەتیبی مزگەوت لە مەعامەلەیە شکستی هێنابوو لەبەر خوا ڕۆنەکەی ڕۆژ با و خەڵکی تووشی نەخۆشی نەبێ ئەم جرجە پیسەتی هاتۆپیوە ئەم مشکەتی هاتۆپیوە گوناحە و خەڵکە تووشی نەخۆشی پیس بێ ڕشتی و قبوڵی قەرزەکەی کرد قەرزار هاتنە سەری نەیبوو پۆلیس گرتی دادگا کوتی بە زیندانی بکرێ هەتا پارەکە دێنێ یەک لە سەحابەی پێغەمبەر مابوو دوای هەموو سەحابەکان مرد چێ زانێ ئەو سەحابەی دوای هەموو سەحابە مرد چێ بوو ئەنەسی کوڕی مالیک و ڕەحمەتی خواتان لێبێ ئەنەسی کوڕی مالیک وەسیەتی کرد وتی من ئاخر سەحابەی پێغەمبەرم کە ماوم توخوا کە مردم محەممەدی کوڕی سیرین نوێژی جەنازەم لەسەر بکە عنی ئەو سەحابە زانی بووی لەو پیاوە بەڕێزتر نییە ئەمڕۆ لەسەر زەویدا لەو عالمتر نییە کە وەفاتی کرد فەرمویان لە شوێ وتیان وەڵا لە سجنە گیراوە لەسەر معامەلە گیراوە ئەم جارەکانە وتیان وەرە محەممەدی کوڕی ئەنەسی کوڕی مالیک دوا سەحابەی پێغەمبەری خوا لەم سەر زەویدا وەفاتی کرد و نوێژی جەنازەی لەسەر بکە وەسیەتی خۆیەتی فەرمووی من لەسەر قەرز گیراوم تا خاوەن قەرزەکەم وەڵە نەدا نوێژی جەنازەکەم دروست نابێ بڕۆن ئیجازەی لێ وەرگرن ئەگەر ڕوخسەتی دا لە سجن دێمە دەرەوە نوێژەکە دەکەم و دوای دێمەوە شوێنی خۆم وتی ڕێگەی پێ بدەن چوو نوێژەکەی لەسەر کرد دوای هاتەوە سجن دوای چەند ساڵێک بەر بوو قەرزەکانی بۆ درایەوە ها سەیری کە عولەمانی ئێمە ئاوا بوون مامەڵەی گەورەی کردووە پۆلیسیش گرتوویەتی دادوەریش حکمی داوە چۆتە سجنیشەوە خەڵکیش بەلایەوە ئاسایی بووە ها عەرزتان دەکەم جاریەوە ئێمە ڕوونتر بووە مامۆستایانی ئاینی ناڕوانین مامۆستایەک لە معرەزی سیاراتە ئیش بکە خەڵک زۆر بەلایەوە سەیرە چۆن ماڵی فڵان کەس دەبێت مقاولات بکە کاکە دەبێ زانایانی پێشینی ئێمە وا فێر نەکردووە دانیشین کە تۆ قاتێجل بۆ من بکەی و پاروێ نانم دەیتێن نەخێر ئێمەش دەبێ وەکو ئەو خەڵکە دەوڵەمەند بین بازرگان بین کام سیارە و خۆشگوزەرانی هەمان بێ مانیع نییە بەڵام گرنگەوەی حەڵاڵ بێ گرنگەوەی حیزب نەیدابێتێ گرنگەوەی حکومەت نەیدابێتێ گرنگەوەی خۆت لە پێناوە نەفرۆش بێ ئەمەیان گرنگە چوارەمیان نابێ زانایانی ئیسلام هەر بەشقڵ سیر بکرێن یعنی گەکتت مامۆستای ئاینی وا بزانی کە تەنها جبەیە و عەمامەیە و ڕیشە و جلی کوردی و جزداشێەوە ئەوە هەڵەیەکی گەورەیە مامۆستای ئاینیش لە مینبەرە جوانترین جلوبەرگی کوردی مەلایەتیە هەر بۆ مەلای کورد ناشرینە جزداشەی لە بەراوی من زۆربەی مامۆستایانی هاوپیشەی خۆم ڕەخنەم هەیە تۆ ئەم جلە کوردی جوانت هەیە جبەیەکی قەدیمی لەگەڵا لەبەرکە جزداشە چییە عەبای عەرەبی چی شێخان بە خۆت یادەی ئەوە لە ئێمە ناوەشێتەوە بەڵام ئەوەش مەزهەرێک نییە مامۆستا بۆ هەیە چاکەت و پانتۆڵە بەرکە مامۆستا بۆ هەیە بە کلاسی کۆڵکورتەوە بگەڕێ لە بەکە چۆ بازاڕەوە مرۆڤێکی ئاساییە ئێمە غەدر لە مامۆستای ئاینی دەکەین مەلایەک بەسەری ڕوتی من هەروەم گوێ نەداوەتێ بەسەری ڕوت بێ سەری کۆت بێ لە بازاڕە ئەو مامۆستا فڵان کەسە چۆن بەسەری ڕوتی بیندرا نابەڕێزان زۆر بەلاتەوە ئاسایی بێ ئەوش ئینسانێکە وەکو تۆ گەرمایەتی و کراسێک لەبەر دەکات ئەچێتە دایرێک چاکەت و پانتۆڵێک لەبەر دەکات ئاسایی بێ بەلامانەوە ئەم شتانە دین نین هەڵێن ڕوونتر لە مامۆستایانی ئاینی بدوێن حتى أجر خوانه خاصة ترك سنتي كيكر إمام الشاطبي لموافقات على مجلد 5 دا لا برصة 36 دا تلا زلة العالم لا يصح اعتمادها من جهة ولا الأخذ بها تقليدا له كما أنه لا ينبغي أن ينسب صاحبها إلى التقصير ولا أن يشنع عليه بها تلا أجر زناشي إسلام ترك سنتي كيكر لشوينك نيبيك باشي نكر توشاوي ليمك لو اشتدا بەڵام لە هۆڵیشی بۆ لێمەدا مەڵێ چۆن ئەو سونەتەی جێبەجێ نەکردووە چۆن مەلایە و ئەوە ناکە ئاسایی وەریگرە وە قسەی ئیمامی شاطیبیە لە کتێبی الموافقاتە
نمونەیەک بێنینەوە مامۆستایەکی وەکو من ڕیشی نییە ڕیش سنەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم لای هەندێک عولەمای وەکو شافعی هەر واجبیشە هەندێک زانایانیش فەرموویان ڕیشتاشین مەکروهە دەی کەسێک مامۆستایەکی ئاینی ڕیشی نییە ئێمە لێ بکەین بەچی نابێ هەر زانایانێک ڕیشی نەبوو وابزانین گوناهێکی کەبیرەی کردووە لە سلکی مەلایەتی و زانانی ئیسلام لای داوە لەسەر سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم نەماوە نەخێر دەتوانین تۆ لەوەدا چاوی لێ مەکە تۆ گەڕ ڕیش دیاڵیتەوە تۆ ئەسڵی سنەتت جێبەجێ کردووە خێری گەورە بۆ تۆیە بەڵام کە من نیمە لەوانێ من عوزرێکم هەبێ ئێمە چەند زانای گەورەی ئیسلاممان هەیە ئەوەندەی ئەوانە خزمەتیان بە دینی خوا کردووە بە هەزاران ڕیشدار نەکراوە سید قطب ڕەحمەتی خوای لێ بێ خاوەنی تەفسیری فی ظلال القورآن لە ڕیشی هەبووە یان نا هەموو بەیانیان ڕیشی تاشیوە گەورەترین تەفسیری فکری نووسیوە دووەمیان ئەحمەدی مفتی زادە لە کوردستانی ڕۆژهەڵات شێ بەقەدەر ئەحمەدی مفتی زادە خزمەتی لەو دیوەدا کردووە کوڕی مامۆستا مەلا مەحموودی مفتی زادە بووە لە هەموو ژیان ڕیشی نەبووە سعیدی نەورەسی علامە مەلا سعیدی نەورەسی کوردی لە هەموو ژیان ڕیشی نەبووە چێ هەیە بەقەدەر ئەو مەکتوباتەکانی پڕبەرەکەت بن دکتۆر مستەفا زەڵمی کە زانای گەورەی کوردە کتێبەکانی لە جیهانی ئیسلامیدا دەخوێنە لە ڕیشی هەبوو کە مریاندا هەموو ڕۆژ ڕیشیە تاشی دەی باشە بەم هەموو مەلا ڕیشداری ئێمە بەقەدەر وانە خزمەتیان هەبووە نەخێر بۆیە مامۆستا سعیدی نەورەسی ڕۆژێ لێ دەپرسن مامۆستا ڕیش سنەتی پێغەمبەریانە فەرموویە سنەتی پێغەمبەرە بەتاکید خێری هەیە بەڵێ ئەی بۆ ڕیشن نییە دەفەرمێ لەبەر سێشت یەکەمیان ڕیشتاشین حرامە بۆ کەسێک کە لە مناڵیەوە ڕیشی نەتاشیەوە دوایی بە پیری فێر بێ من هەر لە مناڵیەوە ڕیشم تاشیوە ئەوە من ناگرێتەوە دووەمیان ڕیش بێڵمەوە جوندێکی تورک سوکایەتیم پێ بکاو بێت چەرخی پێوەنێ ڕیشم بتاشێ ناهێڵم ئەو دەستە پیسە بگاتە ڕیشم خۆم دەیتاشم یان دەبێ عیزەتم ئەوە بێگە دەست چەرخ بۆ ڕیشم بێنێ ئەو دەستەی لە مەچەکیەوە لێ دەکەمەوە یان ئەگە بێ عیزەتی قبوڵ ناکەم ڕیشم بێڵمەوە کابرا بۆم بسووتێنێ یان بۆم بتاشێ جوندی تورک پەلاماری ڕیشمدا ناهێڵم ڕیشی مەلایەکی کورد بە دەستی جەندەرمەیەکی تورک بسووتێ ها چەند بەڵگەیەکی جوانە سێم من ڕیشم بەردەمەوە قوتابیەکانیشم وا دەکەم بە هەزاران خەڵک شوێنی من دەکەوێت ڕژێمی تورکیاش یەکسەرەوەی ڕیشیە بە فەسڵی دەکا بە هەزاران تەلەبە شوێنی من دەکەون و ڕیش دێڵنەوە ئەو کاتە ڕیشیشیان دەتاشن و بێ ئیشیشیان دەکەن ئێستا هەر بێ ڕیشن ئەو کاتە بێ ئیشیش دەبن ئەو کاتە ئەو هەموو دەست بەتاڵە دەبێت با بەهۆی یەک سنەتی منەوە خەڵکانێک نامبڕاو نەبن ئەوانی ڕیش دەتاشن بەڵگەیان چی ئەڵەن سنەتە مەرج نییە هەموو ڕیشدارێک بچێتە باش مەرجیش نییە هەموو بێ ڕیشێک بچێتە دۆزەخ کەواتە واجب نییە دووەمیان ڕیش هێشتنەوە زانایانی بەرزی ئیسلام فەرموویانە من قبیل الأعراف والعادات الحسنة لە عورفە لە ڕەوشتە جوانەکانە کاتی خۆی ئەرێ ئەبوو جەهل ڕیشی هەبوویاننا هەی بووە ڕیشتاشین سەدەیەکی تازەیە داهاتووە ئەینا کاتی خۆی چۆن لە عسکەریدا دەبینین کەسێک کە مخالەفە دەکات چی لێ دەکەن بینیوتانە هاجارن چیان لێ دەکرد سەریان سفر دەکرد دەیانگوت عقوبەی عسکەری دراوە سەریان دەتاشی ڕیشتاشین بۆ پیاو ئەو عقوبەیە بووە هەر کەسێ ڕیشی بتاشرایە کەواتە ئیهانەی پێکراوە بەڵام ئێستا وایە ئایا ئێستا خەڵک کە ڕیش دەتاشی ئیهانەی پێکراوە نەخێر ئەمە عاداتە ئەمە تەقالیدە یعنی لە سەردەمی کۆنا ڕیشتاشین بۆ هەموو مرۆڤێک عیبە بووە بە مولحید و بە دیندارەوە ئەرە مارکز ڕیشی ئەوەندە نەبووە کابرای گۆی زانیم شەخ فڵان کەسە پێوە بۆ ڕسمی شەخ بۆ بەسەری ڕوتیە تیان با بۆ مارکسە ڕیشی ئەوەندە بەرداوەتەوە کابرای کۆمۆنیستیش ڕیشی هەبووە لەبەرەوە ئەو شتانە ئەگەوی بێڵێتەوە سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڵام ئەگە مەلایەک ڕیشی تاشی زۆر شتێکی ئاسایە مامۆستا عەلی بابی کتێبێکی هەیە عولەماء الئیسلام لە لاپەڕەی 63 قسەیەکی زۆر جوانی کردووە دەفەرمێت ليكن اهتمامكم بشيء ثانويا نسبيا كإعفاء اللحية على قدر الاهتمام الذي يوليه الله ورسوله في القرآن والسنة لذلك الشيء دەفەرمێت ئەی خەڵکینە گرنگیدانتان بە شتێکی تقریبا لاوەشی وەکو ڕیش هەر ئەوەندە گرنگی پێ بدەن کە خوا و پێغەمبەر گرنگیان پێداوە چەند ئاەت باسی ڕیش دەکا هیچ چەند سنەت حەدیث باسی ڕیش دەکا یەکدانە ئەی خوا هەزاران لەبارەوە ناتوە ئەی غەیبەت چەند حەدیثی لەبارەوە هاتووە زۆر ئەی قورئان لەبارەی غەیبەتەوە چی دەڵێ نەسی سەریح کاتێکە غەیبەتی کەسێکت کە بۆ فڵان کەس ڕیشینە غەیبەتت کرد ئەی بۆ لەلای خۆی پێ ناڵێ ئەی بۆ عوزرەکانی بۆ ناهێنیەوە ئەی لەوانەیە حەساسیەتێکی پێستی هەبێ هەروەکو یان ئەو بەڵگانەی کە باسمان کرد وەکو مامۆستا نەوڕەسی هەیبێ بۆیە زانایانی ئیسلام بەڕێزان ئەبێ شتە بچووکەکانیان لێ گەورە نەکەین مامۆستایەک لە چاخانەیەکە دانیشە چای خواردوەوە جە قەیسیەکە مامۆستایەک لە مەطعەمێکی عێراقیدا نان خوا ناوێ بەلاتەوە چۆن ئەو مەلایەن بینی لەوێ نانیە خوارد ئەوە هەر عادەتی عەرەبیدا یانگوت مالی هذا الرسول يأكل الطعام ويمشي في الأسواق چۆن دەبێ پێغەمبەر نان بخوات چۆن دەبێ پێغەمبەر بە پێ بڕوات چۆن دەبێ پێغەمبەر بچێتە بازاڕ نەخێر نابێ پێنجەمیان نابێ وا تەماشای مامۆستای مزگەوت و ئەهلی عیلم بکرێ ئەگە پەلاماریش بدرێ ستەمیشی لێ بکرێ ماڵیشی بخولێ نابێ قسە بکە ئەوە چۆن ئەو مەلایە جوابی دایەوە نەخێر دەبێت لێرانەتر لە خەڵکی لەسەر حەقی خۆی بێتە جواب بەڵام بە ئوسلوبێکی حەکیم لە ڕێی یاساوە
سەمعی خۆی دانەبەزێنێ. نوکتە و بەسەراتی ڕاستەقینەتان عەرز دەکەم. مامۆستا عەلی باپیر لە کتێبی عولەماء الئیسلامدا لە لاپەڕەستی و شەشا دەڵێ کاتی خۆی لە ساڵی 85 بۆ 86دا لە گوندی گەڵۆی ماخۆبزنان لە حکومەتی بەعز قاچاق بووم. لە سەنگەسەرەوە لەگەڵ هاوڕێیەکی مامۆستای ئاینیمدا دەچوینەوە بۆ گەڵۆی ماخۆبزنان بۆ دەیەکەی خۆم کە لێ مەلا بووم. لەو کاتەدا سەگێک لە پەنە گەڵۆی ماخۆبزنان دەیەکە لە پشتدەرە ڕەقا سەگێکی گەورە سەگی پشتدەری بەناوبانگە سەی پشتدەری بۆم ها سەی گەورە خەریب وەر قوتماندا. منیش دەستم کردەوە خێرات چەند خڕەبەردێکم هێنا و بەبەر سەگەکەم دادا و لە خۆمانم دوور خستەوە و سەق قوچکاندی. وەختێکم زانی خاوەنی سەگ کە مەڕدار بوو بۆمان هات وا هاتووە هەر بمان کوژێ کە چاوی بە من کەوت تی مامۆستا قەت لە تۆم وارە نەدەبینی چۆن پیاوێکی بەڕێزی وەکو تۆ سەگ بەر بە سەگا دەدا. وتم کاکە هەر خەری و بمان خوا وتی بشت خوا تۆ مەلای چۆن دەبێ بەردی پێدادەی یعنی من بخوا لەو قڕەم وەردە هێشتا مافی ئەو منە لەبەرەوەی مەلام بەردێک بە سەگەکەی تۆ دادەم دەبێت چاکتری پێدادەم چونکە ئەگە من لە قڕ وەردرێم دەشم لە نوێژ دەچێ خەڵک پێم خۆش دەبێ ئەبێ من ئازاتر بم لەوەی سەگ بتوانێ بمخوا. یعنی ئەگوڵ لەبەرەوەی خاتری مەلای چۆن لە تۆ دەوەشێتەوە سەگەکەم بشت خوا ناوێ بەردی پێدادەی ناوەڵا سەگ بۆمان بێت بە بەردی پێدادەین ئەبێ باشتر مەلای ئاینی دلێرتر بێ دەنجی دلێرتر بێ جەریئتر بێ ئازاتر بێ قارەمانتر بێ لە خەڵکی تر نابێت تۆ بزانی ماڵیشت بخورێ نەوێت وەڵا قسە بکەی بەڵام دەکرێت بە حەکیمانەتر لە ڕێی یاساوە لە ڕێی ئوسوولەوە داوای مافی خۆت بکەیت. مامۆستایانی بەڕێزی ئێمە هەمیشە بە قسەی خۆش لە مێژوودا ناسراون بۆ قسەدا نەماون. مامۆستایەکی بەڕێز هەبووە خۆعافویکە مامۆستا مەلا محەممەدی عەلیاوایی باوشی دکتۆر عەبدوڵڵا عەلیاوایی باوکی مامۆستا عەباس و ئەوانە کە ئێستا لە ژیاندان و پلەی باڵان هەیە لەم حکومەت و ئەوانەدا. مامۆستا مەلا محەممەدی عەلیاوایی لە کتێبی خەمڕەوێندا قسەیەکی خۆش دەجێڕێتەوە ئەڵێ هاتمە هەولێر دیارە ماڵیان لە گوند بووە لەسەر دوکانی کابرایەک دانیشتم کابرایەکی ئاغای گوندیشی لێ بوو ئەویش ئاغایەکی دەسەڵاتدار بوو دووسێ خزمەتکاری ئەو زمانی بە دەورەوە بوو دانیشتین و لەگەڵ ڕێزم بۆوانی چاکەت پانتۆڵیان لە بەدایوانە ئەفەندینین زمانی خۆی ئەفەندی یعنی کەسێک بووە لە 100 کەسا یەک کەس سەری ڕوود بووە یەک کەس کراسی قۆڵ کورتی لەبەرا بۆ بۆوانیان کتۆ ئەفەندی ئەڵێ ئەفەندیەکی نوێژنەکەر هاتوو هەر چاوی بە من کەوت جبە و مێزەرم لە بەلایە و ئەوانە کوتی ئەرێ باشە پرسیارێکتان لێ بکەم بۆ مەلا ئەوەندە لە ژنەکانیان دەترسن تعلیقێکی بە قووەتی لێداین ئەڵێ منیش خۆم تێک نەدا وتم وەرە کاکە دانیشە با نەسیحەتێکت بکەم وتم با ئاغاش بکەمە پاڵپشتی خۆم لەوەک شەڕ دروست بێ ئاغا دوو حیمای لەگەڵدایە وتم کاکە من و ئاغا ئێمە و ئاغا هەمیشە بە هەموو ئافرەتێک ڕازی نین مامۆستای ئاینی شخصیەتێکی هێندە بەهێزیان هەیە ئاغاش هەروان هەموو ژنێکیان ناوێ ئێمە لەناو 1000 ژنە ئافرەتێکمان هەڵبژاردووە کردومانە بە مەلا ژن و خانمی ماڵمان ئەوەندەمان خۆش دەوێت نمونەی ئەوەمان دەست ناکەوێتەوە ئەوەندە خزمەتی دەکەین نەوەک لە دەستمان بچێ بەڵام ئەفەندی هەر قژی بەسەرەوە بە پێ ڕازین ژنەکەشیان بم لە گوێی نادەنێ لەبەرەوە ئێمە لە ژن ناترسین ئێمە خزمەتی ژن دەکەین ژنەکەمان ڕەفیقی ژنی خەڵک نییە ئەڵێ یەکسە سەری خۆیەکی کرد و ڕۆیشتە دەرەوە بۆیە وریابن سوحبەتی مەلایانیش خەتەرە قسەیان لە شوێنی خۆیان پێیەتی ئەو ستەمانی مامۆستای ئاینی لە خۆی دەکات یەکەمیان وا بزانێ بێجبە و مێزەر و جامانە لە ماڵ بچێتە دەرەوە خەتایەکی گەورەی کردووە نابێ وا بزانی تۆ ژێکێت وەک ئەو خەڵکە سادە و ساکار بژی دووەمیان دەعوەت خواردن و پاشان خوا نەخواستە لەگەڵ ڕێزم بۆ جەنابتان باسکردنیان مامۆستای ئاینی دەبێ عیزەتی نەفسی زۆر لەوە گەورەتر بێ بەدووی هەموو پارۆنانێک و هەموو دعوەتێک وەرێکی وەکتی فەرماوە مامۆستا بڕۆین پارێنان بخۆین کە ڕێزمێ مامۆستایانی ئێمە شکروانین دەبێت زۆر عیزەتی نەفسی لەوە بەرزتر بێ قەت دعوەتی هەموو کەس قبوڵ نەکە نانی هەموو کەس قبوڵ نەکە نابێت تەکەبوری هەبێ بەڵام عیزەتی مەلایەتیش پارێزێ لە 100 کەس جاری وا بیستراوە یەک کەس دوور لە ڕووی جەنابتان پەرژین بێ هەموو بیسەران و بینەرانی ئەم وتارە و کوردستانە ئێوەی خاوەندە خانەدان و خاوەن سفرە و خوان گەورەترن لەوە بەڵام من بیستومە بڕواتان بێ مامۆستایانی ئاینی جەماعەتێ دعوەت کراون کابرا دوای بۆم نیگەڕاوەتەوە وتمە خوایە حەمد و سەنا بۆ تۆ کە من نەچووم وتێتی وەڵای مامۆستا بەس ێسقانم لە بەردەم کۆ کردوونەوە خۆ بە هیچ تێر ناخۆن ئای چەنم پێ ناخۆش بوو یعنی کابراوە نانیشت دواتێ دوایی خوا نەخواستە ئاواشت پێ بڵێ بۆیە ئەگەر لە 100 کەسای یەک کەسی ئاوا هەبێ دەبێ ئێمە خۆ پارێزین خۆ پارێزین نانی ئاوا نەخۆین بۆی عیزەتی ئیسلام نایەتە خوارەوە یان دیاری زۆر قبول نەکەی لە خەڵک بۆ پێغەمبەر دیاری قبول کردووە نه من دیاریم لە تۆ قبول کردووە ناتوانم لە خوپای باسی زۆر حقیقت بکەم کە چاوم بە تۆکەوت تەریق دەبمەوە بۆیە مامۆستای ئاینی کە دەستی درێژ کرد دەبێت زمانی کورد کاتەوە دەستە درێژ مەکە بۆ نانی خەڵک و بۆ پارەی خەڵک و بۆ دیاری خەڵک بۆی زمانت کورد نەکەیەوە بتوانی حەقەکان وەکو خۆی بڵێ بەڵام دەبێت تەکەبوریش نەبێ پیاوێکی متەواضعیش بی سێمیان نابێ مامۆستای ئاینی لە مزگەوت تا غەیری خۆی بکا بە ڕیش سپی ئەبێ ڕێزی پیاوانی ڕیش سپی بگرێ ڕێزی متەوەلی مزگەوت بگرێ بەڵام نابێ خۆی بچوو بکاتەوە لە ئاستیاندا مامۆستای مزگەوت نابێ قبول کە کەس ڕیش سپی و ئاغای بێ لە مزگەوتە
ئەو خۆی مدیری ئەو دایرەیە بەڵام ڕاوێژ بە پیاوانی ڕیسپی وەکو جەنابتان بە گەنجانی خاوەن ڕێز بە متەوەلی مزگەوت بکە بە شوڕا کاروباری مزگەوت جێبەجێ بکرێ بەڵام نابێ مامۆستای ئاینی ژێر دەستەی کەسێک متەوەلیەک بێ ئەمە پارێکی داوەتیان شتێک ئاغاتی بەسەرەوە بکە ئەوە لە عولەمای ئیسلام ناوەشێتەوە نابێ قبوڵی بکە چوارەم دەبێت خەڵکی وا فێر نەکە ئەگەر جەماعەتێک دیار نەبوو دنیا قەوماوە مامۆستاژ وەکو تۆ بەڕێزەکەم نەخۆش دەکەوێ ماڵی باوکی هەیە ماڵە خەزوری هەیە خزمی نەخۆش دەبێت تەعزیەی دەبێ خۆی بێتاقەت دەبێ کەسابەتێکی دەبێت زۆر ئاسایی بێگە مامۆستایەک جومعەیەک لە ماڵ نەبێ مامۆستا جەماعەتێک لە ماڵ نەبێ بەسەراتێکی خۆشی دکتۆر مستەفا زەڵمی ڕەحمەتی هەیە دەڵێت لە سلێمانی 5 ساڵ مەلا بووم ئەو کاتە ماڵ حەمامیان نەبوو هەموو خەڵک دەچون لە حەمامێک پیاوان هەبوو ژنان هەبوو بەیانی لە نوێژی بەیانی پێش نوێژی بەیانیتانی ڕۆ بۆ پیاوان بوو دوای ڕۆ بۆ ئافرەتان بوو هەتا ئێوارە ئەڵێ 5 ساڵ نەمێرا بچمە حەمامی مزگەوت نەوەکو لە نوێژی بەیانی دیار نەبوو خەڵک بزانێ ئەچووم لە حەوزی سەهۆڵای مزگەوت خۆم دە شزستان مزێورەکە دوو کۆلکەداری تێ دەکرد ڕق دەبوومەوانەیە جار هەبوو دەترسام لە ئاوەکە چۆن بێمە دەرێ هەموو سەرم دەیبەست لە هەموو 5 ساڵی مەلایەتیمدا لە سلێمانی یەکجار چوومە حەمام بەیانی کە هاتم دووسێ کەسی هاتووم بۆ مزگەوت فریای جەماعەت نەکەوتم لە گەڕەکە دەنجی دایەوە لە شارە وتیان مەلا مستەفام بەیانێ خۆی شتووە ئەو هەموو خەڵکە چوو بۆ حەمام کەس دیار نەبوو حەمامەکەی من لە سلێمانیا بوو بە تەقە و دەنجی دایەوە کە من بەیانێ خۆم شتووە لەبەرەوە مامۆستای بەڕێزی ئاینیش نابێ ئەوستەمە لە خۆی بکە ئەم گەنجە جوانە دەتوانێت جەماعەت بکە ئەو بەڕێزە دەتوانێت جەماعەت بکە ئەو مام حاجیە فاتیحای ڕەوانە قەیچەکە دەتوانن ئەوانە شوێنی مامۆستای بەڕێزی ئاینی لە کاتە جیاوازەکاندا بگرنەوە بەڕاستی میلەتانی تر لە چاو ئێمەش ڕێزی مامۆستایانی خۆمان زۆر گرتووە لەبەرەوەی ئێمە قەرزاری مامۆستایانی ئاینین ئەگەر دەرس و حوجرە دەڵێ خوێندەوارەکانمان هەر بەرهەمی مامۆستایانی بەڕێزی ئاینین لە مامۆستای باڵکەوە لە شێخانی تەریقەتی بیارەوە تا مامۆستا مەلا عەبدولکەریم و دەڕیس و شێخی خاڵ و مەلا ئادەم و مەلا ئەفەندی هەولێر و ڕەشاد موفتی ئەوانە هەموو بەرهەمی مزگەوت بوون ئەم جاوەرە بیگرە لە قانع و لە ئەدیب و لە کوردی و بێخود و نالی و سالم و مەحی و مەلای گەورە و چێ و چێ ئەحمەدی خانی و شێخ معروفی نۆدێ و بێتوشی و ئەمانە ئیبن و خەلەکان هەر هەموو مەلا بوون ئێمە ئەدەبیاتی کوردیمان وەرە ئەمانی لێلا بڕنە چی دەمێنێتەوە سیاسەتمەدارمان هەر مەلا بووە پێشەوەی شۆڕشمان هەر مەلا بووە لەبەرەوە دەبێت ڕێز لە مامۆستای ئاینی بگیرێ ئەوە تا مەسیحیەکان بەڕێزان بازانە ئێمە یەک غەڵەتیکەش نەکەین قەت بە مەلا نابێ بۆ تێ پیاوی ئاینی ئێمە زانای ئاینین نەک پیاوی ئاینی لە مەسیحیەکاندا بە زانای ئاینی خۆیان دەڵێن چی ئەن ئەبوونا ها بە قەشەکانیان دەڵێن چی باوکمان ها بە قەشەی خۆیان بە زانای خۆیان بە مەلاکانی خۆیان دەڵێن ئەبوونا باوکمان سەیری شیعەکان کە چۆن ڕێز لە ئاخوندەکانی خۆیان دەگرن یەک مێزە ڕەشێک حکمی وڵاتێک دەکات بۆ فی مەفتوح لە بەردەستایەتی چەند پارە ڕەحمە ڕادەکێشێ ئەبێ خۆزگە حکومەتی زیاتر ڕێزی مامۆستایانی ئێمەی بگرتایە تەقدیری ئەو هەموو هەڵوێستومان و نەبی گرتایە ئەمە بابەتی ڕوونتر بوو لەسەر زانایانی ئیسلام بە کورتی شتێکم عەرزی جەنابتان کرد ئینشاءالله لەوانە بین کە ڕێزی مامۆستایانی بە ڕێزی ئاینی بگرین خوا بەندەش و مامۆستایانی بە ڕێزی هاوپیشەشمان قبوڵ کە بە خزمەتکاری مزگەوت بە خزمەتکاری ڕێبازە جوانەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمومان بە شەفاعەتی پێغەمبەری ئەکرەم کەوین صلی الله عليه وسلم وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين